یەکێک لەو بابەتە گرنگانی کە لە کۆمەڵگادا و لە دنیای بازرگانیدا هەیە بوونی متمانەیە لە نێوان کڕیار و فرۆشیاردا. ئەم متمانەیە لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە چۆن متمانە زیاتر بکرێت. هەندێک جار بێمتمانەی دروستە بێت لە نێوان کڕیار و بازرگاندا. ئەم کارانە چۆن یەکانگیر بکرێتەوە، چونکە دەوترێت هەردووشیان هاوکێشەیەک تاو دەکەن کە پێی دەوترێت باری دارایی، واتە دەبێت ئەم کڕیار ڕچای باری دارایی خۆی بکات و فرۆشیاری ڕچایی هەم دارایی و قازانج و بەردەوامی بە پرۆسەی بازرگانی بدات. ئەم بابەتە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕەنج حسێن، ڕاهێنەر و ڕاوێژکاری بازرگانیەکەوە وەڵامی کۆمەڵک پرسیارەداتەوە کە لەم تەوەرەدا زۆر گرنگە ئێمە دەیان ڕژێنین. دکتۆریان بەخێر بێی، لانیت باش. دکتۆر ئاستی متمانە بە هەرێکسەر لەوە دەست پێ بکەم، لە کوردستانە لە چه ئاستێکدا لە بینی کڕیار و فرۆشیارە؟ بەداخەوە ئاستی متمانە لە ناو بازاری کوردستانە لە ئاستێکی زۆر خراپدایە، لە ئاستێکی زۆر نزمدایە و تەنانەت متمانەکە تەنها لە بینی کڕیار و فرۆشیاردانە. متمانەکە نەبوونی متمانەیە بە باوەڕ نەبوونە بە کەسانی ناوخۆ، باوەڕ نەبوونە بە کاڵای ناوخۆ، باوەڕ نەبوونە بە هەموو ئەو شتانەی کە لە بەێزاری ناوخۆیە. ئەمانە بۆ دروست بوون، ئەم بیر بۆ چوونانە بۆچی هەن؟ مێژوویی درێژی هەیە بۆ ئەو سەردەمە ئەگەڕێتەوانێت کە پرۆدەکت کواڵیتێکی زۆر باشی نەبوو و لەوە ئەچێ نەتوانرا بێ بۆ نمونە ڕیگولەیشنێکی زۆر باشانێ قوانینی زۆر باشدا بنێ لە سەردەمێکی کۆنا بۆ دانانی کواڵەتی و پرۆدەکتانی کە داخلی کوردستانە بن. بەرهەمەکان بە شێوەیەکی عەشوایی لەوە چێ داغە بوو بێتن لە سەردەمێکە. بۆ نمونە زۆر بمان قوربانی ئەو کاتین کە شتێکە کڕین پێمان نەڵێ ئەسڵە و دوای کڕین سێرەکەین عادیە. یعنی ئەم ئەسڵ و عادیە، ئەم دوو کەلیمەیەکە لە بازاری ناوخۆی زۆر بەکارهێنرێت. ئەمە زۆر ئەسڵە، ئەمە تەقلیدی یەکەمە، ئەمە ئەوەیە بەس لە هەموو دنیایەکەمە بیری لەکەینەوە بۆ نەبراندا ئەسڵێکە هەیە و لە دوای ئەوە شۆ ناڵین کواڵەتی ترنیە، کواڵەتی خوار ئەوەش هەیە، بەڵام بۆ شێوەیە نییە کە هێندە خراپ بێت کە نەتوانین متمانەی پێ بکەین. وەکو بەڕێزیش ئاماژەی پێەیە ئەم نەبوونی متمانەیە کاریگەریکی ڕاستەوخۆی هەیە لەسەر ئابوورینی خۆ. جاون بیستوشمە باس لەواکەن نەڵەن لە دوای براندەکەەوە یەک براندەکەیە با بڵێن دوو سێ هەیە، ئیتر لە دوایەوە نییە. وڵا لای خۆمان حوتوهشتی شەیە لە هەندێک شتا، هەر لە بۆ ئێستا توانین حوتوهشت هەیە بەدڵنیایی. لەو لە هەندێک لە بابەتەکانە کە لەوە ئەچێت لە قوانینی باشی بۆ دانرابێ، یاسای باشی بۆ دانرابێت بە شێوەیەکی باش ڕێک خراوەتەوانێ، بەڵام لە بازاڕەکەی بە شکڵێکی ئام نەتوانرا ئەم ڕێخستنە بکرێتەوانێ و لەگەڵی شاوکو جەناب ئاماژەت پێ لە هەندێک لە بابەتەکان بۆ نمونە بۆن لە براندەکەەوە هەتا کۆتاییەکەی هەمانە و کاتێکی زۆر ئەسڵەکە ببینین بە زمانەکەی خۆمان وی کە زۆر پێمان ئەسڵە پێمان وانیە هی کوردستان ئەسڵەکە هێشتا پێمان وای هی دەرەوە باشترە. باشە چ دکتۆر ئێستا ئەوەی کە جەنابەت باسی ئەەکە یعنی بۆ نمونە یەک دانە شوێن وەک کواڵیتی کنترۆڵەکە توانێت ڕێگە چارەبەی یان نە چارەکە لە شوێنی ترایە بابەتی ترە. ڕێگە چارەکە لە کۆمەلگاوە ئەکری ئێمە کار بکەین لەسەر ئەوەی کە سیقەیەک لە ناوخۆیان دروست بکەینەوە، متمانەیەک دروست بکەینەوە، چونکە هەمومان بە جۆرێک لە جۆرەکان قوربانی ئەم بێ متمانەیی لە دیوێکە ئێمە کڕیاری لە دیوێکە فرۆشیاری. کۆمەلگامە بەس خودی بازرگانەکانە، خودی بازرگانەکانە و خودی تاکی کۆمەلگا. ئەو بازرگانە بە دیوێکی کەیە تاکێکە لە کۆمەلگاکە، لە بکوتم لە شوێنێکە خۆی کڕیارە، لە شوێنێکە خۆی فرۆشیارە، لەو شوێنێکە خۆی ئەبێتەوە بە کڕیار بە هەمان شێوە متمانی نیە بە بەرهەمی ناوخۆ. لەبەر ئەوەی زۆربەی کات ئێمە وکوتم قوربانی دەستی ئەم بابەتین. دکتۆر من بیستومە بۆ نمونە بازرگانی ئێمە چۆتە وڵاتێک وتوویەتی فڵانشتن بۆ دروستکەن بۆ شێوەیە کە ئەوە نەڕۆژ ئیش بکە و تا کەم بێت ماوەی ئیشکردنی ئەو ئامێرە بۆ ئەوەی کە ئەم لە قازانجا بێت زووتر کڕیار شتەکە بکڕێتەوە. مەبەستم ئەوەیە خودی بازرگانەکان لە سەرچاوە وایان نەکردو ئەم بێ متمانەیە نەمێن دروستنیەوە. خودی بازرگانەکان لە ئاماژەم پێیان لە سەردەمێکە کە یاساکان بەو شێوەیە توم نەبوون بۆ ڕێکخستنەوەی بازار، لە سەردەمێکە لەوە ئیستیغلالی بازارەکەیان کرد بێت. بەڵام لە هەنێ کاتی شائێمە بیرمان بێت هەنێ قسە هەیە کە بڵاو ئەبێتەوە لەوانەیە بە دیوەکەی کە بۆ شێوەیە گەورە نەبێت. ینی بۆ نمونە بازرگانێکە چێ فڵانشە دروستەکەات زۆربەی شەریکە گەورەکان زۆربەی کۆمپانیا بەرهەمێنەکان بەم خودی ئەم کارە ڕازی نابن. باشە لە کواڵەتی خۆیان نایەن نەخوارەوە لەبەر خاتری وڵاتێک کەسێک شوێنێکی تایبەت. هەر پرسیارەکەی هاوکارم هەر بۆیە یان ئەو ینی خەتە لە هەردوو لایە باوای دانین ینی نەشیش بستەوە نەکەبا دیارترینەوە خەتایانەیەکیان ئەو بەرپرسیارەتیانی کە ئەکەوێتە سەر بازرگان لە دروستکردنی متمانە چییە؟ ینی ئەگەر هەنگاو بە هەنگاو ڕوونی بکەین بۆ نمونە
من کاتێکە چمە زۆر براندەیە لە کوردستاندا و سەرمان لێداون و ویستمانە بۆ نە پێڵایە بگەڕین براندێکی زۆر زۆر دیار و ناوبانگێکی زۆر زۆر باشی هەیە و بە شەرتی براندا ئەسڵەکەی پیفرۆشن بەس لە لای من وەکو هاوڵاتی هێشتا شتێکم هەیە کە ئەمە براندا ئەسلێکەیەکە لە چوزانم لە وڵاتێکدا هەیە لە دەرەوە هەیە لەسەر بازرگانەکە چی پێویستە لە من تێبگەێنێ خەتاکە لای ئەو چییە خەتاکە لە من چییە لەسەر بازرگانەکە ئەوەی کە پێویستە بە یەک کەس ناکرێت لەسەر بازرگان و کۆمەلگایە پێکەوانە هەمومان پێکەوە کار بکەین لەسەر ئەوەی ئەو بەرهەمەی هێنینە نێوخۆ بەرهەمێک بێت کە کوالەتێکی باشێ بێ چونکە هاوڵاتی ئێمە شایستەی ڕێزە شایستەی ئەوەیە ئەو بەرهەمەی کە ئیکڕێ ئەو پارەی کە سەرفی ئەکات لە شوێنێکی باش و لە پرۆدەکتێکی گونجاو لە بەرهەمێکی گونجاوە سەرفی بکات بۆیە یەک مشکلێکە هەیە کە وای لێ کردو هەنێ کات بازرگانەکان ڕەچاوی کوالەتی نەکەن ئەوەیە کە زۆربەی کات ئێمە بە دوای نرخی کەمە ئەکڕین بە دوای نرخی گونجاوە ناگەڕین ئەمەش دیوێکیکەی هەیە کە دیسانەوە ڕەبتی بۆەیە کە زۆربەی کات هەڵخڵەتێنراوین بەداخەوانێ هەڵخڵەتێنراوین لەوەی پێمان وترەوە ئەمە ئەسلێکەیە ئەمە تەقلیدی وەکو جەنابەتی یەک و دووە نازام چییە و پارێکی زۆرت داوە و لە ئەخیر شتێکی زۆر خراپ دەرچووە بۆیە ئەکرێت لەسەر بازرگانەکان واجبە نەگەکرێت واجبە لەوەی کە ئەمان تەوعیەک ئۆرنێسێک دروستکەن لەسەر ئەوەی کە ئەو بەرهەمەیەتە نێوخۆوانەیە هەمان ئەو بەرهەمەیەکە لە دەرەوە مامەڵی پێوەکرێت و ئەمەش لایەنی پەیوەندیدارکرێت بەش دەربێتیە بەوەی کە یاساکان تونگ بکاتەوانێ لەسەر شێوازی هەناردەکردن کە من لەوە ناچێ شارەزایی تەواومە بێ لە هەموو یاساکانە چکە مەجالەکە زۆر گەورەیە بەڵام دڵنیام لەوەی کە یاسای پێویستەیە بەڵام ئەکرێت تونگتر بکرێتەوانە و بازرگانەکەش لایەنی کەم هۆشداری دروست بکات لەسەرەوەی کە ئەم براندەی ئێمە ئەم شۆڕومەی کە ئێمە بەنای فڵانەوە لە کوردستانە کردومانەتەوە هەمان ئەو کوالەتیە کە لە وڵاتی لانی کەم دراوسی هەیە دکتۆر جەنابەت باسی ئەوەت کرد بازرگانەکە یەکێک لە ئەرکەکانی ئەوەی لایەنی ڕۆشنبیری کڕیارەکانیش ئاستی بەرز بکاتەوە بەڵام لاتانوانیە ئەگەر ئەو بۆ خۆی ئەو کاڵای کە ئەیهێنێ باش بێت ئەو کواڵیتیە بێ ئەوە گەورەترین ڕێکلامە بەدڵنیە بەس مشکیلەکەمان لێرە ئەوەیە کێشەکە ئەوەیە کە کڕیار جارێ ئەو متمانەی نیە خۆی یعنی ئێمە گەبڵین لە کوردستانە هیچ پرۆدەکتێکی کواڵەتی بەرز نییە شتی وا باوەڕ ناکەم بە زۆربەی براندە جیهانیەکان موجودن و لە زۆربەی ئێمە لە مۆڵەکانە لە بازارەکانە ئەیان بینین بەڵام خراپی مامەڵەکردن لە بینی کڕیار و فرۆشیارە وای کردووە کە هێشتا ئێمە متمانەمان نییە بۆ بەرهەمی کە لە نێو خۆی بینین هەمان بۆ نمونە ئەگەر چاکەتێک بکڕین ئەگەر لە بازارێکی کوردستان بیبینین لە سلێمانی لە هەولێر لە شارێکیکە بە چەند بڕێکی پارەی کەمی نێو خۆش بێت ئامادەین گرانتر لە دەرەوە بکڕین بۆ لەبەری پێمان وایە هێشتا ئەو کوالەتیە نییە باش کە عەرزەکرێت لە دەرەوە جەنابەت باسی لایەنی ڕۆشنبیری کڕیاری شت کرد ئەم لایەنە زۆر گرنگە ئێمە هەنێک جار بۆ نمونە جانتایەکی خانمان هەیە هی مارکەیەکە بە 20,000 دانراوە لە هیچ کوێ دنیا تۆ با بڵێن جانتایەکی کواڵیتی بەرزی ئەسڵ بە قسەکە جەنابەت بە 20,000 ناکڕێت بەڵام کەسی وایە باوەڕەکە بەڕاستی ئەم لایەنی ڕۆشنبیری کڕیارە چۆن بەرزەکرێتەوە بەدەر لەوەی کە بازرگانە توانە بیکە بە شێوەیەکی گشتی میدیا ئەرکێکی هەیە لەسەر بەرزکردنەوەی ئەو ڕۆشنبیرە لەسەر دروستکردنی ئەو ئەوەرنێسە ئەو تەوعیە لە ناو خەڵکا کە شەرد نییە کاڵای هەرزان گونجاو بێ بۆ ئەو چکە گەریمە کاڵایەک بکڕین پرۆدەکتێک بکڕین بەرهەمێک با بڵین بە چەند هەزار دینارێکی عراقی بەڵام لە کۆتاییە فڕی بی دوای بچینێکی کە بکڕین بە چەند هەزارێکی دەبڵی پارە دکتۆر بوو بەرە پێشم بڕێت شتێکەوە بزانم ئەڵمانیەکان واڵێن ئەڵەشتی هەرزان گرانە ئەوەیە تۆ گەر چەند شتێک هەرزان بکڕیت دواتر بیرەکەیتەوە لەو سەرەوە 5 لەم شتە هەرزانە کڕیەوە بڕەپارێکی زۆر ڕۆیشتەوە شتەکەشت دامێنێ بەڵام شتی گران هەرزانە لایەنەڵە تۆ یەک جار کاڵەیەکە کڕی مارکەیە بۆ نە کالەیەکە بلوسیەکە چاکەتێکە ئەمێنێتەوە بۆیە هەرزانە وتەکە بۆ شێوەیە کە ئەڵێ هێندە دەوڵەمەند نیم شتی هەرزان بکڕشتی ڕاست بەریتانیا بەڵێ وتێکی بەریتانیا خۆی بزە بدەێمە ئەگەر بچینە ناو قوڵایی بڵێ ئیکۆسیستمەوانەیە ئەو پارەی کە کڕیار سەرفی ئەکات لە پرۆدەکتێکی بێبایەخە لە پرۆدەکتێکی کوالەتی نزمە پارێکی بە فیرۆچووە بە دەرچووە لەبەرەوەی دووبارە شتێکی کە ئەکرێت بە نرخێکی ئەوە و نیوێکی ئەوەی ئێستا و یەکەمیشی فڕێەوە کاتە نرخی وەشیەتە سەر ئێمە ئەوەی کە لە سەرمانە بە هەمومان لە دروستکردن بۆ لە میدیاوە لە زانکۆکانەوە لە نازم بازاری نێوخۆوە ئەوەیە دروستکردنی تەوعیەیە کە دروستکردنی ئەوەرنێسێکە لەسەر ئەوەی کە هەرزانی هەموو کاتێک باشی نییە نرخی گونجاو ناڵێ شتی گران زۆر باشە هەنێک کاتێک هەڵسەنگاندنی ئێمە بۆ کوالەتی گرانیەکەیەتی مادەم فڵان شت گرانە کەواتە باشە و زۆر بەشمان قوربانی ئەم
بابەتین لە هەنێک حاڵەتە شتێکمان کڕی و بەپی نرخێکی زۆر پێوانەوە بە زۆر باش ئێمە خوێنینەوە لەسەر شتانە ینی بەدەدا چوونمان هەیە من دەمێت بابەتێ بکڕم پێشوی بچم بیکڕم لە ئینتەرنێتەوە سێرچێکی بۆ بکەم زانم ئەمە شوەیە کامە فەیکەکەیەتی لێکچۆکانی کامانن بۆی کاتێک چوومە فرۆژگایەک بزانم لێکی جا بکەمەوە لەسەر زۆربەی بەرهەمەکان ئەتوانین بەڵام لە هەنێک کاڵایە ناتوانین بۆ لەسەر ئەلکترۆنیات زۆر وەزە تۆ گەڕی بە دوایە و دەستەکەوێت لەسەر بۆ ئۆتۆمۆبیل ئەتوانی بگەڕی بە دوایە لەسەر کاڵای ناومەڵ بەڵام هەنێک کاتەیە لەسەر جلوبەرگ ناتوانانی ئەم جیاوازیە بە ئاسانی بدۆزیتەوە لەبەروی ئەو جەنابەوەی کە ئاماژەت پێ فەیکەکان تەقلیدەکان بە شێوازێک دروستەکرێن کە بە ئاستەم لەیەکی جیاکەیتەوە لەگەڵ ئۆریژینەڵەکانە و ئۆریژینەڵەکانیش کوالیتی باش هەندێک جار باسی نرخەکەن هەندێک جار زۆر باسی نرخ دەکرێت ینی تۆ بازار ڕێکراوە تۆ هەمووی براندە پێتەڵەمە بازاری براندی تر خەڵەکە بە تێ بگا کاچێت تاوێ شتی فەیکی نابێت دەستکێ بەڕاستی سەوای شتێکەکەی بۆن مەڵێن پەرداخە لای تۆ بە چەناڵە لای من بۆ نە بەوە $20 $20 بەوای دابنی لە شوێنێکی تر سێرەگەڵا هەژدێ لە شوێنێک تەڵە 25 بۆ 25 بابەجانەوەی من ئەوەی ئەویان دواتە سێرێکی هەمووش یەکشتن پێت وانێ بەشێک لە خەتاکە زیاترەکەوێتەوە سەر فرۆشتیار ئەم جیاوازی نرخە سەر لە کڕیار تێک نادات جیاوازی نرخ لە هەموو دنیا شتێکە هەیە بەڵام بەو شێوە جیاوازی ئێمەە وەکو جەناب ئاماژەت پێ ئەو جیاوازی نرخەی چێکە لە هۆکارەکانی نەمانی متمانە چونکە تۆ پێ دوایە هەمان کواڵەتیە لەوانە نی هەمان کواڵەتی بن لەوانەیە جیاوازێکە بێ لە کواڵەتی مەبەستم لە بازارەکە براندە ئیتر کە ئەو بازارە براندە ئەبێ شتی براند بێتە دەرەوە لەو بازارە بەڵێ یعنی تۆ نای ئەوە من مەبەستم یەکسەر کاری دەوڵەتە کاری دەوڵەتە بەشێک لە ڕێخستنەوەی نرخەکان بکات ئەو جیاواز نرخی کە ئاماژەی پێی جەنابتان بەڵێ بەڵام لە هەموو شوێنێکیشە ئەوە هەیە لە شوێنی تایبەتان نرخەکان لەوانەیە گرانتر بێ لەوانەیە هەرزانتر بێ چونکە لەوانەیە تۆ بچیتە مۆڵێکی تایبەتەوە ئاسانکاری زیاتر تیابێت شوێنی حوانەی تیابێ کافتریایی تیابێ نازم کۆمەڵێک شتی تیابێ کەوا بکە لە بازارێکی جەنجاڵ نرخەکەی کەمێک گرانتر بێت لەبەرەوەی کە تۆ وەکوڵی ئاسانکاریی زیاترێ بۆ فەرهام کراوە لەو شوێنە بەڵام ناکرێت نرخەکان زۆر جیاواز بن باش دکتۆر باسی کاڵامان کرد با بینە بواری خزمەت گوزاریشەوە هەندێک جار کۆمەڵک لە کۆمپانیەکان کە خزمەت گوزاری پێشکەشەکان ئیتر بابەتەکە وەک کاڵاژ نییە کە بۆ نمونە تۆ بتوانین نرخێکی دیاری کراوت هەبێ لەم کاتانەدا ئێمە بینین لێرەشە هەر غەدرێکی زۆرەکرێت چ ئێستا بڵین لە خاوەن خزمەت گوزاریەکە چ بەتایبەت لە کڕیارەکەش لەم کاتانەدا بەڕاستی چی دەورە بینێ ئایا هێشتا هەر لایەنی ڕۆشنبیری دەورە بینێت یان نا ئەبێ ئەم جارە حکوومەت یاسا ئەم بێتە سەرکار لە هەموو کاتێکە بۆ جیاوازی نرخەکان ئێمە پێویستمان بە یاسایەگەی بۆ ڕێکخستنەوەی بۆ ڕێکخستنەوەی وەکو ئەڵێی تەصنیفکردنی بەپی کواڵەتیەکان نرخەکان بەپی کواڵەتیەکان تەصنیفەکرێت و لە بابی دووهەمە سێڤیس خزمەتگوزاری کاڵایە لە شوێنی خۆیە کاتێک کە تۆ خزمەتگوزاریەکە کڕی کاڵایەکت کڕیوە شەر نییە کاڵایەکی بەرجەستە بێت تۆ خزمەتگوزاریەکە کڕیەوە بۆ نوێ خزمەتگوزاری ئینتەرنێتە بۆ نوێ خزمەتگوزاری پاکردنەوەی بۆ شوێنێکی تایبەت خزمەتگوزاریەکە ئەبێ بەقەدەر یان با بڵین هێندەی ئەو بڕەپارەی بێ کە جەنابە سەرفیەکەیت هێندە ئاسانکاریت بۆ بکات کە ژیانی تۆ لە دوای ئەوە دەست پێ بکات ئەی بۆ نمونە هەموو کاتێ مەشغوڵی ئەوە نەبین بڵین ئینتەرنێت هەیە ئینتەرنێت نییە ئەمڕۆ ئەوە نەمێگابتە ئەمڕۆ ئەوە کاتێک پارەیەگەین پێویستە خزمەتگوزارێکمان بۆ دابینکرێت بەقەدەر ئەو بڕەپارەی کە سەرفمان کردووە ئەگەر نا ئەبێت کڕیار هێندە هۆشیاری هەبێت کە خۆی بۆ خۆی بتوانێت کۆنتترۆلی ئەو بابەتە بکات لەوەی کە کاتێک خزمەتگوزاری شوێنێک دابەزی مامەڵی لەگەڵ نەکات مامەڵە لەگەڵ نەکردنی عقوبەدانێتی سزایەکە بۆ ئەو کە پێویستە بخۆیان بچێتەوانێ ئێمە زۆربەی کات لە بازارەکانە خزمەتگوزاریمان نییە باشە ئەم نەبوونی متمانێت زیاتر لەم بازارانەدا نییە کە هاوشۆی بازاری خۆمانن هەموو وڵاتێک دەتوانێت کاڵای خۆی تا ساخ بکاتەوە یعنی نابینە جارێکتی نابینە کاڵایەک بۆ وڵاتانی کە دەیانێت بەرامەکانی خۆیان بەسەرێمەدا ساخ بکەنەوە بە جۆرێک لە هەموو پرسیارەکەم ڕوونکردنەوەیەک ئەم لەسەری هەندێک وڵاتەیە کە داوای بەرهەمێکی ئەلکترۆنی ئەکات یان هەر بابەتێک ئۆتۆمبیل کاکە خۆمە ئۆتۆمبیل شتێکی زۆر دیارە هەندێک وڵات بۆ نمە تۆ گرفتی ئۆتۆمبیلێک بنێری بۆ ئەمریکا کۆمەڵێک مەرجی لەسەر تۆ هەیە هەر کۆمپانیایەکی دەرەوە ئەمریکا ئۆتۆمبیلێک بۆ ئەمریکا بەرەم بێنێت بەم مەرجانی لای خوارەوە ئەبێت تون و تۆڵ بێ ئەبێ یعنی کۆمەڵە ماسفاتی زۆر باشی بۆ دانێ بەڵام لای خۆمانەوە هاوکارم سە هەروتی بازرگان هەبوو چۆتە بۆ نە وڵاتێکی وەکو سین ئاماژەی بۆ کروتی ئۆتۆمبیلێک مەتوانن بۆ دروستکەن بای هەفتا وەرەقە بێ بە زمانە بازار ڕێکە
لەبەرەوەی ئێمە ستاندەردەکانمان واضح نییە. ئەخمە بەسمەوە ئێمە نەبووینە تا بازاڕێک بۆ ساختکردنەوەی وڵاتانی کاتوانن ئێمە بەکاربێنن بە دڵنیایی ئێمە بووینێتە باز ئێمە بووینێتە شوێنێکی باش بۆ ساختکردنەوەی کاڵا خراپەکان بە دیوێکی کە ئێمە غەدر لە وڵاتی خۆمانەکەین غەدر لەوە لە غەدریان لەکەین لەوەی کە کاڵایەک ناگاتە ئەو ستاندەردەی کە هاوڵاتێک بتوانێت بەکاری بێنێت لە دەرەوە ئێمە ساقیکەینەوە لە بازارەکەی خۆمانە لەبەر ئەوەی وەکو ئاماژەم پێ لەوانەیە یاساکان بەو شێوەیە توم نەبوو بێتن لەوانەیە ئێمە بەو شێوەیە وەکوڵی ڕۆشنبیری تاک وەکو کڕیار بەرز نەبوو بێ لەوەی کە خۆی بتوانێت سزای کۆمپانیەوە بەرهێن با سزای فرۆشیارەکە بە لەسەر ئەو کاری کە ئیکات بە بەرزکردنەوەی نرخ بێ بە دابەزانی کواڵەتیەکەی بێت بە کەمکردنەوەی خزمەت گوزاریەکەی بێت یاریێک لەو بابەتانە زۆربەی کاتی مابینی شوێنێک بە شکڵێکی زۆر باش دەست پێکات بەزە دوای زەمنێکی زۆر کەم ئەوە لە چێشتخانەکانە زۆر باوەڕەن دەستە گۆڕێت دەستە گۆڕی مانای ئەوەیە کە مشتێکی زۆر پێیاکات بە زمانە بازاڕیەکە بەڵام هەر ئەو مشتری توانێت جارێکە سزای بات ڕاست بە تۆ ئازادی لەوەی لە چۆن نانەخۆی لە چۆن نان ناخۆیت و لە چۆ شتەکریت و لە چۆش نایکرد باشە دکتۆر جەنابەت لە قسەکان تا زۆر تیشکە خەیتە سەر لایەنی ڕۆشنبیری بەکاربەر یان کڕیار و لەگەڵی شاهرەوەها خودی بازرگانیش بەڵام بابینە سەر ڕۆڵی حکوومەت لەم نێوەندەیە ئێمە زۆر جار ساڵانە گوێمان لێبێت بۆ نمونە ئەڵێن وڵاتی ئەمریکا و توێتی فڵان مەرج لە کاڵاکانانە بێ وەری ناگرم یان زۆر وڵات هەیە تۆ خواردنی بۆ نراوە نردوویەتەوە وەریشی گرتووە بەڵام کە بینویەتی کواڵیتەکە بەکەڵنەوەتەوە نردوویەتەوە بەڵام لە وڵاتی ئێمە شتێکی وا نابینرێت یعنی هەموو شتێک دێتە ناو وڵاتی ئێمە و لە بازاڕی ئێمە ساخەکرێتەوە بەداخەوە لاتوانیە کە دکتۆر ئەبێت تۆزێک ڕۆڵی حکوومەت لەم نێوەندا با بڵێن پڕەنگتر بکرێتەوە تۆختر بکرێتەوە بۆی کە تەنانەت بازرگانیش هەست بە بەرپرسیارەتەکەی بکات بە دڵنیاییەوە هەموو کاتێک ئاماژەم پێ لەگەڵ کاگاریە ستاندەردەکان کواڵەتیەکان دیاریەکەن ئەو ئۆتۆمبیلێک هەیەتە کوردستانەوە ئەبێت بۆ نمونە سیستمی ئیBSەکەی چۆن بێ وەستانەکەی چۆن بێ بۆ چەند ئێرباگیە بێ هەرێکێک لەمانە بێت بۆ هەرێکێک لە بزنسەکان ستاندەردێکی تایبەتەیە کە ئەکرێ ئەگەر ستاندەردەکان بەرز بکەینەوە شر مرج نییە نرخی کاڵاکان زیاد بکات لە هەمان کاتە لەوانەیە بە هەمان نرخی کاڵای پێشوو کە ستاندەردێکی نزمی هەبووە بەڵام بازرگان قازانجێکی کەم دەکات لەم حاڵەتەیە لەوانەیە لایەنی پەیوەندیدار کەم تەرخەمیە بووی بە دڵنیاییەوانێ بەڵام هەموو کاتێک بیرمان بێت سنوورەکان بە بەشێکی لەوە چێ واڵا بن لە هەموو وڵاتێکە بەشێک لە شتەکان داغڵی وڵاتەکە ئەبن کە بەپێی ستاندەردەکان نین بە دیویکیا بەداخۆ کە پێڵێن قاچاق داغڵە بێ بەڵام ئەوە هاوڵاتیە کە ئەتوانێت خۆی بۆ خۆی سزای ئەو فرۆشیارە بە خۆی بە خۆی سزای ئەو بازرگانە بات کاتێک بەرهەمێکی خراپ بەرهەمێکی کوالەتی نزم بە نرخێکی گران بەرهەمێکی زۆر باش پێشکەش ناکات خزمەت گوزارێکی باش پێشکەش ناکات ئەگەر کڕیار نەبێت چی لە بەرهەمەکەیەکەت کەواتە کڕیارێکە لە هەموو دنیاە لە شۆرشی بیژەسازی و بە تایبەتی لە ناوڕاستی سەدەی پێشوو لە دوای 1950 وانەیە کڕیار بوون بە وکڵی بوون بە حاکمی بازرگانی ئەوان حکمێن ئەوان قەرارێن لەسەرەوەی چێ ئەمێنێتەوە چێ نامێن باشە لای ئێمە وەکو دوایین پرسیاری من دکتۆر ڕەنج لا ئێمە کڕیار حاکمە دادوەری ئەوەیە کە بڕیار بات چ بەرهەمە بێتە هەرێمی کوردستان بابێت یان نەخێرەمە بازرگانەکانن ئەوان لەبەرەوەی ئەو حەلقەی وەسڵیان ئەو لەبەرەوەی ئەو ڕۆشنبیرە لای کڕیار نییە لەبەرەوەی ئەو خزمەت گوزارەی کە بازرگان کە کۆمپانیا پێشکەشی ئەکات هەر چۆنێک بێک بەشی خۆی کڕیار هەر دۆزێت بە زمانەکەی لای خۆمان دەڵێن بەشی خۆی مشتریمان هەر هەیە بەڵام ئەگەر ئێمە بین لایەنی ڕۆشنبیری کڕیار بەرز بکەینەوانەیە پێم وایە هەم هاوڵاتی سودمەند دەبێت یا هەم بە دیوێکی کەشە بازرگان سودمەند دەبێت و هەم ئەو کەسانی کە هەلپەرستن و وکۆڵی هەلەکانە خۆزنەوە بۆ ئەوی کە پرۆدەکتێک بەرهەمێکی خراپ بێنە بازاڕەکەوانێ لەو بە دو جێگەیان نابێتەوە و ئەمەش کارەکان لەسەر ئەوەی کە دیسانەوە جێگەی بەرهەمی نێوخۆ بێتەوەێ چکە کاتوانین ستاندەردی بەرهەمی نێوخۆیەکانمان بەرز بکەینەوە بۆ ستاندەرد جیهانیەکان زۆر سپاس دکتۆر ڕەنج بەمنون بە ئامادەبوونی بەڕێز